جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. زۆر خۆشحاڵم کە بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئازیزان، لە بەرنامەی ئەم هەفتەماندا میوانداری بەڕێز هاوڕێکانی کەرەمپور چالاکی مافی ژنانین کە لەسەر دەور و نەقشی ژنان لە هەڵبژاردنەکان لە ئێران قسە و باسێکمان بێ. هیوادارم ئێوەش تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن. کانی ئەم کاتت باش، بەخێر بیبۆم بەرنامەیە و سپاس بۆ ئامادەبوونت. سلام گوڵنازگیان، سلام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها ئازیزانی هەسووی بەرابەری. زۆر سپاس، بەخێر بێ. کانی پێشەوەی بچمە سەر پرسیارە ئەسڵیەکانی بەرنامەکە کە پێکەوە قسەمان کردو و پێم باش بوو ڕاو بۆچوونی خۆت لەسەر هەڵبژاردنەکان و بەشداری نەکردنی خەڵک لەم دەورە چییە؟ بەڕاستی ئەوەی کە ئێمە لەم دۆرە بینیمان وەکو ئەوڵین هەڵبژاردننی ریاسە جمهوری دوای شۆڕشی ژین ژیان ئازادی زۆر زۆر مایە خوشحاڵی وە شانازیە لە هەموو ئێران بە تایبەت لە کوردستان. جوابێکە بۆ هەڵبژاردننی ئەم جارەی ریاسە جمهوری خەڵکدایەوە بە نەتەنیا کۆماری ئیسلامی بەڵکو هەموو دنیا جوابێکی زۆر سەریع و ڕۆشن و سیاسی بوو. جوابێکی زۆر سیاسی کە ئێمە هەمچەنان درێژەدەری شۆڕشی ژن ژیان ئازادی یا شۆڕشی ژینین و هەروە کە ساڵها پێش وتومانە هیچ هیوا و هیچ ئۆمیدێکمان بە هیچ جەناحێک لە ناو کۆماری ئیسلامیدا نییە و هیچ باوەڕێکمانەیە و باوەڕێکمان بە ئیسلاحات نییە و باوەڕی ئێمە ئەوەیە کە ئەبێ کۆماری ئیسلامی نەمێنێ و حکوومەتێکی نوێ و تازە بنیاد بنی. ئەوە زۆر مایە شانازیە کە خەڵک بەشداریان نەکرد. دروستە خۆی ڕێژیم ئێژێ 35%، بەڵام ئێمە هەمومان نەزانین کە هەر لە سەرەتای سەرکارهاتنی کۆماری ئیسلامی ئامارەکان هەمووی درۆیە وەقەتئان چەند بەرابەرە، چون ئێستا زۆر بۆیان مهم بوو. خودی خامنەی هاتە دەنگ کە ڕێیەکیش هەتا بێاحترامیی کردە تا و کەسانێک کە دەسوپای چیانە، بەڵام ڕێی ئەوانەی سەرنوێژ سازە مهمە زۆر هۆڵیاندا ئێستا تەلەبانی حکوومەتی کە ماوەیەک بڕەتی سەلاحیە دەکریانی سە هاتنە ناو شانۆی هەڵبژاردن، یانێ تایید سەلاحیەت کران و بە شێوەهایەکی جۆراجۆر لە مونازرەهای تەلەڤیزیۆنی کە زۆر ئفتێزاع بوو هۆڵیاندا کە خەڵک فریو بن و بێنە ناو پای سنووقەکانی ڕێی بن و دەنگ بن کە زۆر خۆشبەختانە ئێمە بینیمان کە وا نەبوو. هەموو نەخشەکانی کۆماری ئیسلامی پوچەڵ بوو و خەڵکی ئێران و بەتایبەت خەڵکی کوردستان کە هەموو کەس ئێژێ منیش دێرە دووبارە بێژمەوە کە نەیەکی زۆر گۆرەی بوو هەر لە سەرەتاوە بە کۆماری ئیسلامی ئێستێژات وتی دوای 45 ساڵ جوابی مەهر ئەو نەسەکە لە ڕێفراندومی ساڵی 1358 وتمان پێ. ئەوە زۆر مایە دڵگەرمی و زۆر مایە شانازیە. کانی داوای لێبوردن جەنگمان قەت بۆ پێم وایە پەیوەندیەکەمان بۆ ساتێک ڕاوەستا. خۆت ئاماژەت بە شۆڕشی ژینا کرد. پێت وایە شۆڕشی ژینا چه کاریگەریەکی بووە لەسەر ئەم هەڵبژاردنە؟ خۆتە زانی لە دوای دەستپێکی شۆڕشی ژینا ئەمە یەکەم هەڵبژاردننی سەر و کۆماریە. بە دڵنیاییەوە زۆر کاریگەر بووە، زۆر تاسیرێکی زۆر زۆر گۆرەی بوو. ئێمە ئیشارەم کرد کە دەنگ نەدان و ئەوەی کە خەڵک نەچوونە پای سنووقی دەنگدان درێژەی شۆڕشی ژینایە، بەڵام دووشت زۆر زۆر مهمە کە لە بەرچاوە بێ لەم هەڵبژاردنەدا. یەک ئەوەی کە کاندیداکان هاتن کێشەکانی شۆڕشی ژینا کە خەڵک ئەتوانن بێژم متالباتی کە خەڵک داوایە کرد، متالبەیە کرد لەسەر شەقامەکان، کاندیداکان هاتن فۆرمولەیان کرد، یعنی نەیان توانی ئەو متالباتە نادیدە بگرن. متالباتی کە ساڵها هەیە هەر لە سەرەتای هاتنی سەرکاری کۆماری ئیسلامی لە ئێران تا ئێستا هەیە، بەڵام ئەم متالباتە
لە شۆڕشی ژینا زۆر ڕوون و زۆر بەرچاو بوو و ئێستا کاندیداکان نەیانتوانی ئەوان لە بەرچاو نەگرن لەوانە حجابی ئیجباری کە خەڵکی شەی هەیە لەگەڵیاوە داوای حجابێکی پوششێکی اختیاریەکە دروستە شۆڕشی ژینا نابێ ئەسڵان هینی کەین مختصری کەین یا محدودی کەین بە پوششی اختیاری بەڵام شۆڕشی ژیان ئازادی بە مەرگی ژینا بوو کە ژنێک بوو بەهۆی کێشەیەک کە لە پوشش یابوویانێ ئەو پوششی مەدەی نەزەری کۆماری ئیسلامی نەبوو یا گەشتە ئێرشاد یا پۆلیسی جمهوری ئیسلامی نەبوو بۆ یاوە گیانی لەدەستداوە گیان لە دەستدانی ژینا بوو بە جەرەقەیەک بۆ ئەم شۆڕشە بەڵام ئێستا کاندیداکان هاتن لە مونازێرەکانە مشکلاتیان فۆرمولبەندی کرد لەوانەیە وتم پوشش مەسەڵەن بەحسی دانی وەکو پزیشکیان بەحسیەوەیە کرد کە باشە گەشتە ئێرشاد نابێەوە بە خشونەتەوە ڕەفتار بکە بە نوعێک مشکلاتەکەیان بینی بەحسیانە کرد بەڵام نە ئەوەی کە ئێمە مخالیفی ئەوەین کە حیجاب ئیجباری بێزانی ئەیانوت نابێ ئاوا بەرخورد بکە گەشتە ئێرشاد یا گەشتە ئێرشاد کۆنترۆڵە کردیە بەجێگەیەوە بێژن پوششە بێ اختیاری بێ ئەیانوت نابێ ئاوا ڕەفتار بکە یا بەحسی فیلترینگیان کرد هەر دانی لەوانە کە بەحسی فیلترینگی کرد پزیشکیان بوو کە نابێ فیلترینگ بێت بەڵام کاتی ئاعترازات دەوڵەت خۆی ئەتوانێت ئینتەرنێتی هەم کشور قەت بکە یا بەحسی یەک سری کێشەهایەکیان کە لەوانە مەسەڵەن ئێعدامی جوانان کە وەختی جوانی کە ئێمە ئێعدامە کردیە حەقی هەیە قەبری بێت ئەسەن نایەژێ کە جوانی ئێمە بوو ئەبێ ئەعدام بکرێ بوو ئەبێ ئێمە دەوڵەت گیانی یەک دانە جوان بگرێت ئەزانی ئێشارەیانەکرد بە کێشەکان ئێشارەیانەکرد بە متالبات بەڵام ڕیشەی ناچوون چون ئیجازەیان نییە چۆن ناتوانن بە چۆن نایانەوێ کە ڕیشەی بە مەسایلەکە و متالباتەکە چاو لە مەسایل و متالباتەکان بکەن ئەوە یەکێکیان یەکی تری چیان کە ئەبێ زۆر ئەوە لە بەرچاو بگرینەوە بوو کە لە سوالێ وەڵیچە ئیشارەیەکی کورتم کرد کە بەهۆی ئەوەی کە شۆڕشی ژینا خەڵکی ئێران بە بەتایبەت کوردستان بە هەموو شێوەیەک بە هەموو دنیا وتیانەکە ئەم حکوومەتە لە لای ئێمە هیچ مەشروعیەتێکی نییە سەرانی کۆماری ئیسلامی وە لە ڕەسی ئەوانە شەخسی خامنەی گەرەکی بەم هەڵبژاردنە خلافی ئەوە بە جەهانیان بێژێت کە نەخێر ئێمە مەشروعیەتمان هەیە ئەوەها دێنە پای سنووقی دەنگدان ئیشارەم کرد کە دوای ئەم هەموو ماوە ئیسلاح طلبانی حکوومەتیان سەلاحیەتیان دابێ ئیسلاح طلبانی حکوومەتی ئیجازەیان دابێنە ناو شانۆی هەڵبژاردن و تا ئەو حەدیچە پیشرەفت بکەن کە بگەینە مەرحەلەی دووەم و یەکێک لەوانە کە خامنەی خۆی ئاوا لەسەر ئیستیسال لەسەر ناچاری لەسەر دەرماندەگی دێتە پای دووربینهایەکی شەبەکای مختلف داواکە لە خەڵکە بێتە پای سنووقی دەنگدان و ئیژێ ئابڕووی جمهوری ئیسلامی بەوە بەستگی هەیە کە ئێوە بێنە پای سنووقی دەنگدان ئەمە نیشانەی ئەوەسە کە شۆڕشی ژینا زۆر کاریگەر بووە لەوانە کە مەشروعیەت بە کۆماری ئیسلامی بدا و خۆشبەختانە ئەم دوو دەلیلە و ئەم دوو نەقشە توانین بێژین کە سەرانی کۆماری ئیسلامی کێشایان کە خەڵک بە هەر شێوەیەک بێتە پای سندوقەکانی ڕێ پوچەڵ بووە و نەمانی مەشروعیەتی کۆماری ئیسلامی دووبارە بۆ هەموو دنیا ئاشکرا و سابێت بوو. بەڵایکانی لە کاتی قسەکردنەکە پرسیارێکم کرد پێم وایە دەنگم نەهات پرسیارەکەم ئەوە بوو کاتێکە قسەی گەشتی ئێرشاد تەکرد باسی پزیشکیان تەکردوتم یانەوەیە کە پزیشکیان ڕەدی نەکردوێتەوە کە دەورانی خۆشی ئەگەر بێتە سەرکار وەکو سەر و کۆمار گەشتی ئێرشاد بێ مستەفا پور محەممەدی کە لە وتوێژێکا لەگەڵیاکەن لە ئەو جنایەتانەی کە لە دەهەی 60 کردوێتی هیچ لێکۆڵینیان ناکەوە
ئێژێ وەکو مەعموریەتێ چاوی لێکرا مەبەستمەوە بوو کە لەو کاتا کەفەتەکرد پرسیارەکەمەوە بوو یانێ هەر خوای دەهەی شەز بە قەول هەرم دەهەیەسا یانە ئەگەر بە هاتنی ئەوان بێ هیچ ئاوگۆڕێ لەسەر وەزیەتی خەڵک و بەتایبەت ژنان دروست نابێت. مصاحبەیەکە پێویستە لە شەبەکەی مەجازی ئەچم لە ئینستاگرام خەریکە دەست بەدەست بێ و من خۆم دامناوە مصاحبەی ساڵی 93 پزیشکیانە پزیشکیان مجری بەحسی کاروباریەکە وەزایفی کە کاتێکە کۆماری ئیسلامی هاتە سەردۆر چی کردووە زۆر زۆر بە ئیفتخارەوە ئێژێ کە من لە ساڵی 1958 بەر لەوەی کە شخصی خۆمێنی فەرمانی حجابی ئیجباری بە من خۆم لە دانشگای تەبریز بووم و ئەو فەرمانە بەر لەوەی کە خۆمێنی قسەکە بکات چەند مانگ بەر لەوەی کە خۆمێنی قسە بکە ئێژێ من ئەو کارمە لە دانشگای تەبریز دەست پێ کردووە وەزیفەی من بووە و ئەو کارمەدە ئێژێ پاکسازیکردنی دانشگاکان یانێ پێشقەراوڵی جنایەتهای خۆمێنی بووە کەسێک بووە کە بەر لەوەی کە خۆمێنی فەرمانبە ئەو لە ذهنی خۆی تەشخیصی داوەکە بۆ مانەوەی جمهوری ئیسلامی ئەبێ چی بکەن بۆ ئەوەی کە خۆی جێگۆ پێگەیەک لەم حکوومەتە پێ بکە ئەبێ چی بکە بۆیە شاید دواتریش بە وردی ئێشارەمان پێکرد بەڵام هیچ کام لەو کاندیدانە تەماشا کاتێکە یەک نەفەر تەئیدی سەلاحیە دەبێت ئیسە بە هەر شێوەیەک حتا ئەگەر لە ئیسلاح طلبانی حکوومەتیش بێت کە شخصی خامنەی خۆی پێخۆش نییە بەڵام ئێستا مەجبورە هێنایە ناو شانۆی هەڵبژاردن کاتێکە تەئیدی سەلاحیە دەکرێ یانێ تۆ بە هەموو شێوەیەک باوەڕت هەیە بە چوارچۆی نظامێک بە ناوی جمهوری ئیسلامیدا بە تۆ بە هیچ شێوەیەک ئیجازەت نییە ئەو چوارچۆ بخەیتە خەتەر حتا لە قسەکردن تا لە منازرەیەکی تەلەڤیزیۆنیدا هەموو ئەوانە باوەری ڕاستەخیان هەیە بە جنایەتهای جمهوری ئیسلامی وەکو پور محەممەدی ئێژێ کە من وەزیفەم بووە دەهەی شەست ئاوا بکەم لە دادگاهایەکی چەند دەیقی چەندین هەزار نەفەر ئیعدام بکەم بێ ئەوەی کە وەکیلیان بێ ئەوەی کە قودرەتی دیفاعیان بێ من وەزیفەم بووە خەڵک ئەوەیە گەرەک لە من ئەمە ئێژێ وەزیفەی بووە پزیشکیانیش دقیقانە نەتەنیا پزیشکیان هەموو ئەو کەسانەی کە تەئیدی سەلاحیەت کراون وەکوێنیژێ زۆر دەروێلایەتن ئەوانە کاریان ئەوەیە کە هەموو پایەکانی جمهوری ئیسلامی بە هەر شێوەیەکی ئەتوانن ڕای بگرن و محکەمی بکەن بۆیە نابێ هیچ انتزارێکمان بێ خۆ چەند ساڵێکە ئەوەی ئەو ئێژێ ئیسلاح تەلەب و سوودگەرە دیگە تەمامی ماجرا واقعاً تەواو بووە چون ئەزان خەڵک بۆ نەتیجە پێی بردووە کە هەمویان خاهانی حفزی کولیەتی نظامن و هیچ کەس کارێک ناکا کە ئەم نظامە و لە ڕەسیا خودی خامنەی بچێتە ژێر پرسیار زۆر دەروێلایەت بەڵێکانی زۆر سپاس کانی هەروەکو خۆشت ئەزانی بنەماڵەی دادخوازان لە کوردستان ژنانی زیندانی سیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و هەموو تێکۆشەرانی سیاسی لە کوردستان و لە ئێرانیش بەیانیەیاندا ئەم هەڵبژاردنیان بایکۆت کرداوان کرد لە خەڵک نەشنە پای سندوقەکانی جەنگجان چونکە جەنگجان وەسەوەی کە خوێنی هەموو ئەو گیان بەخکردوانەی کە لە 45 ساڵی ڕابردوودا بەدەستی کۆماری ئیسلامی گیانیان بەخکردووە پایماڵەکەین ڕای تۆ دەور و نەخشی ئەم بنەماڵانە چی بووە لە بەشداری نەکردنی خەڵگایە توانیە کاریگەر بێ بەدڵنیایی و کاریگەر بووە یەکێک لە دەستگۆتەکانی شۆڕشی ژینە کە هەموو کەس بەحسی لێەکە تەحلیلگەران بەحسی لێەکان هەر کەسێکە لە بەنامەی تەلەڤیزیۆنی قسە و باس بکە ناویە بە یەکگرتووی دایکانی داخوازە یا بنەماڵەکانی داخوازن کە دروستە هەر لە سەرەتاوە بۆی دایکانی خاوەرانمان هەیە زۆرێک لە دایکانمان هەیە کە کاتێکە جمهوری ئیسلامی دەستیدا بە جنایەت و گیانی ڕۆڵەکانیانی کرد ئەوانیش لە مقابڵی جرم و جنایەتی جمهوری ئیسلامی یەکیان گرتووەوە دەستیان داوە بە مبارزەکردن بەڵام ئێستا ئەوە زۆر زۆر بەرچاو بە تایبەت لە شۆڕشی ژینادا کە ئێمە بینیمان کاتێکە مەراسمی ناشتن یا چلێ یا ساڵگرد یا حتا ڕۆژی لەدایکبوونی یەکێک لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا بوو
لە هەموو کوردستان و حتا لە شارەکانی تری ئێرانی جاروبارە هاتن بۆ کوردستان و ئەچوان بۆ لای ئەو بنەماڵەی ئەو گیانبەخت کردووە و ئەچوان بۆ سەر مەزاری گیانبەخت کردووان. ئەوە زۆر زۆر مهمە لە سەرحی دنیا ڕەنگدانەوەی بووە و ئەوەی کە ئەم بنەماڵانە یا ئەتوانین بێژین لە ڕەسیانە دایکانی داخواز همچین بەیانیەیەکیاندا زۆر زۆر مایە دڵگەرمیە کەسێکە ڕۆڵەکەی بە دەستی کۆماری ئیسلامی کوژراوە ئیتر ترسێکی نییە ئەزانی بەقۆڵی سەمەدی بێڕەنگی ئێژێ هەرەوە هەساوە ئێمە ڕێکەوین ترسەکانمان ئەتر نامێنێ ترسی خەڵکی ئێران و ئەجم لە دایکان نەماوەتر و هەموو ئەوانە دڵگەرمیە دڵخۆشیە ئێمە بینیمان نەتەنیا دایکانی داخواز لە کوردستان بەڵکو یەک سریژنی مبارزی چە لە کوردستان بەیانیەیاندا پێرەکە ئەدەیەک ژنی چەپ لە زیندانی ئەوینە بەیانیەیان داوە بۆ وینە کە ئازادی ئەمە لە سنووقەکانی ڕێی یا دەنگدان نایەتە دەرەوە بەڵکو بە مبارزە دێتە دەرەوە بە شۆڕش دێتە دەرەوە لە زیندانی ئەوین گوڵڕۆکە ئیرایی ناهید خۆداجوو ناهید تەقەوی و زۆرێک لەو ژنە چەپانەکە لە زیندانن زۆرێک لە ژنان وەکو زەینەبی جەلالیان کە لە زیندانە نامەی ناردە دەرەوە کە من بەخاتر ئێوە لە زیندانم ئێوەش بەخاتر منەوە ڕۆژەمەیەنە دەرەوە ئەسان عجیب بوو عجیبە زۆرێک لە زیندانیانی سیاسی سەر فقط ناویژن نەبین لە ناو زیندانیانی سیاسیشدا پیاویش بوو کە داوای کردووە لە خەڵک کە ئێمە دروستە لە پشتی مێڵەکانی زیندانی ئێوە لە دەرەوەن دەنگی ئێمە بنوە دەنگ مەدەن بەڕاستی ئەم یەکگرتووە کە لەم هەڵبژاردنەدا بوو چ لە چالاکانی مافیشنان چ لە داخانەوادە یا بنەماڵەی داخوازان چ لە زیندانیانی سیاسی حتا ئەوانەی کە محکومن بە ئەعدام زۆر زۆر دڵخۆشکەر و بەرچاو بوو زۆر یەکگرتوو بوو جایژێ یەکێک لە نەقدەکانی چکە بە شۆڕشی ژنا ئەو دەموارێت بوو ئەیان وت مەسەن باشە دەیەگەر شۆڕش بوو بۆ مۆنجەر نەبوو بە شۆڕشێکی بنەڕەتی یا شۆڕشێکی گۆرە جایمە لە بیرمانە چی هەموو شۆڕشێک هەموو ئینقلابێک پرۆسەی خۆی هەیە و ئەم پرۆسە ئەبێت تێ بکەین و لەم پرۆسەدا یەکسری شت دروست ئەبێ کە بچیتە بەرەوە دانەی لەو شتانە کە دروست بووە ئەم یەکگرتوویە ئەم نەترسن نەترسان لە ئەوەی کە ڕێی خۆت دەرببڕی بە ئاشکرا ئەم بەیانیە و ئەو فەراخانە کە دراوە لەلایەن زیندانیانی سیاسی و بنەماڵی دادخوازان هەمان بەردەوامی شۆڕشی ژینایە بەدڵنیایەوە ئەمە بەردەوامی شۆڕشی ژیان هەر ئەوەی کە نەچوونە سەپای سنووقی دەنگدان یانێ بەردەوامی شۆڕشی ژینایە درۆسە ئێمەژین تاکتیکەکان گۆڕاوە درۆسە هەموو شتێکی لە ئێمە پێمان وایە کە شۆڕش تەنیا لە شەقامەکانن دەرحاڵەکە تاکتیکایەکی جۆراوجۆر هەیە کە تۆ بێژی ئەم شۆڕشە بەردەوامە یەکێک لەو تاکتیکانە ئەو ترسەیەکە نەماوە هەموو کەس حتا لە پشتی مێڵەکانی زینداندا نامانێرێتە دەرەوە هە لە زیندانە هەر لە ژێر شکنجەدا بەڵام نامانێرێتە دەرەوە ئێژێ کە مەترسن مەچنە پای سنووقەکانی دەنگدان یا دایکان بەیانیە ئەدەن مەچنە پای سنووقەکانی دەنگدان خیانەتە بە خوێنی ڕۆڵەکانی ئێمە کە بۆ ئازادی ئێوە یانیان لەدەستا هەموو ئەوانە تاکتیکایەکی مختلفە لە درێژەی شۆڕشی ژینادا. بەڵێکانی زۆر سپاس با پرسیارێکی تری لێ بکەم پێت وایە بە بڕوای خۆی بە هاتنە سەرکاری دەوڵەتی نوێ بارودۆخی ژنان ئاڵوگۆڕێک بەسەریا دێت؟ بەدڵنیاییەوە ئێمە بارها وتمانە لە تەلەڤیزیۆنی خۆمان لە هەموو شوێنی چاوتراوە کە ئەوەڵین حملەیەکە کۆماری ئیسلامی دەستی پێکرد ڕوو بە ژنان بووە بوو کە خۆمێنی فەرمانی حیجابی ئیجباریدا وە هەر لەو کاتێکە هەمومانەزانین کە ژنان قبولیان نەکرد بە دەستیاندا بەیان پێراستێ و کاتێک کە ڕئیسیچ
کاندید بوو ئەو کاتە بۆ ریاست جمهوری و وەکو ئێستا منازرەهای تەلەڤیزیۆنی بوو بەحسیان لە حیجابە کردکەوە پاشنەی ئاشیدە پاشنەی ئاشید جمهوری ئیسلامیە و حتا لە شۆڕشی 1998 و سەرەتای شۆڕشی ژینایچ بازم هەر حیجابی ئیسلامیان وەکو مهمترین سەنگەر یا خاکریز ناویان لێبرد و ئێستا چەند پاشنەی ئاشیدە تۆ تەماشاکە سەرەکیترین حقوقی ژنان بوونی پوششێکە کە ئەختیاری بێت سەرەکیترین ئەتر شتێکە زۆر جوزئیە تۆ لە ناو کۆماری ئیسلامیدا ناتوانیە بۆتە ببێت تۆ تەماشا یەک شتریش بابیژین ئێمە لە وڵاتێکا ژیان نەکەین ژنان وەکو نیمەی کۆمەڵگا ناتوانن لە هەڵبژاردننی لەوەی کە خۆیان کاندید بکەن بۆ ریاست جمهوری ناتوانن سەلاحیەتیەوەیان نییە کە بن بە ڕئیس جمهور دروستە من ئەوە گەرەکمەوە بێژم کە هەر کەس ئەچێتە هەر سمەتێک لە ناو کۆماری ئیسلامیدا و ئەژم لە سمەتهایەکی مهم وەکو ریاست جمهوری ئەبێ مجری بێ ئیجرا کۆنەندەی قەوانینی جمهوری ئیسلامی بێ ئێمە ژنی زۆریشمان هەیە ئێستا وەزیرمان هەیە نازانم نەمایەندەمان هەیە ئەنوا چەندین و چەندانە وەزیری ژنمان هەیە ئایا کارێکیان کردووە بۆ مافی ژنان نا باوەڕکە لە زۆر بوارە ژنەکان خراپترن لە پیاوەکان زۆر ژن سپیزانەتر بڕیارە دەن تا پیاوەکان بەستۆ لە چوارچێوەی کۆماری ئیسلامیە بەڵێ بەڵێ لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا بەڵام ئێژن تۆ حەساو کە لە وڵاتێکا ئێمە ژیانەکەین کە ژنان حەقیان نییە یانی سەلاحیەتی ئەوەیانە نییە بن بە ڕێی جمهور ئەزانێت ئەمە ئەڤەڵین کێشەیە کە لە ناو قەوانینی کۆماری ئیسلامیدا هەیە دوایەوە هەر کەسێک بڕێت مەسەڵەن ئیستا ئیسلاح طەلەبانی حکوومەتیان تەیدی سەلاحیەت کردووە بۆ بازارگەرنی شانووی هەڵبژاردن بەڵام لە بیرمان نەچێ بە قۆڵی فارزیژی پۆلی سەرسەبەدی ئیسلاح طەلەبانی حکوومەتی خاتەمی بوو کاتێکە بۆ هەموو بەعدۆبەعیدە هاتە سەرتۆرە بەڵام یەکێک لە گۆرەترین جنایەتەکان وەکو کوێ دانشگا وەکو قەتڵای زنجیرەی لە دۆرانی خاتەمیدا بوو وەکو سانسۆری شەدیدی مەتبوعات زۆرێک لە شتەکان کە بنەمایەکی محکەمتری گرت بەخۆی لە دۆرانی خاتەمیە بوو کە ئیسلاح طەلەب بوو بەو هەموو شعارە هاتە سەرتۆر جا دوایی وتی من خەبەرم نەبووە لەم شتانە بەتایبەت کوێ دانشگا ئەزانیت چۆن دەو کاتە جەریانی دووهەمی خۆدار شەخسی خامنەیی وەکو شەخسی ئەڤەڵی مەملەکەت موری خۆی کوتا بەوەی کە قسەی مەملەکەت بە قسەی قانون هەموو شتێک قسەی خۆی بێ دوای ئەوە ئیتر ئێمە نەفەرێکمان هەیە قسەی ئەڤەڵی مەملەکەتەکە ریاست جمهوری ناتوانێت هیچ شتێک تاغیر بایسە هەر کەس بێت چه ئیسلاح طەلەب بێت چه ئوسولگەرا بێت چه هەر کەسن کەسێکی بێلایانیش بێت هەر کەسێک بێت کورد بێت فارس بێت تورک بێت هەر کەسێک بێت ناتوانێت دەست بۆ قەوانینێک بووە کە ئێستا جاریە و ئیجرا بێ لە جمهوری ئیسلامیدا چۆن ئەو قەوانینە لەلایەن شەخسی ڕەهبەرەوە تێبە شەخسی ڕەهبەر کەسێکە کە قسەی ئەڤەڵی مەملەکەتەکە ئەسەن دوای جەریانی دووهەمی خۆدار ریاست جمهوری ئەتر ناتوانێت قودرەتی ئیجرایی زۆر کەمە بەڵکو قودرەتی ئیجرایی بە ڕەهبەرە و لەلایەن سوپای پاسداران و ئیجرا بێ هەموو ئەو قەوانینی کە لەناو قانونی ئەساسی جمهوری ئیسلامیدا هەیە قەوانینی جمهوری ئیسلامی و قانونی ئەساسی جمهوری ئیسلامی لە شەریعەتی ئیسلام گیراوە و ناتوانن ئەگەر پاشەکشی بکەن هەر سەنگەرێک لە جۆڵە بێ ئەو سەنگەرە خەڵک تەسخیریەکە خەڵک ئەو سەنگەرە ئەگرێ و داوای سەنگەرهای بەعدیەکە جمهوری ئیسلامی ئەگەر ئەم کارە بکاوە وەزعیەتی ژنان باشتر بکە بینیمانە ژنان بازم لە پاڵی چیانە پیاوە پێشڕەوی ئەەکەن
ویە لەمە زیاتر ناتوانێت زمانی ئێمە ئەتوانین دڵخۆشکەر بین بە مافی نەتەنیا ژنان بەڵکو هەموو خەڵکی ئێران کە جمهوری ئیسلامی نەبێت ئەگەنا هیچ فەرقێکی نییە کام دەوڵەت بە کام کابینە و بە کام وەزیر دێتە سەرکار. بەڵێ کانی زۆر سپاس. کانی ئاکسیۆنی ناڕەزایەتی لە دەرەوەی وڵات چەندە گرینگە و چەندە تەئسیریەز لەسەر کۆمەلگا بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردن؟ ئایا گرینگە بەڕای تۆ؟ زۆر گرینگە لەسەری ئەوەڵان لەسەری ناوخۆی ئێراندا ئەوەیە کە بەجوز خەڵکی کە دووچاری ئەو هەموو کێشە و معزەڵە و ئەم هەموو بێکاری و فەقر و ئەنوا قسان مەزەلاتی ئیجتماعی بوو پشتیوانێکیان هەیە لە دەرەوە. کەسێک ئەگەر هاتە سەر دەرەوە لەو خاکە هاتە سەر دەرەوە ئەوە نییە فقط لە فکری ڕەهایی خۆی بۆ خۆی نەجات با لەو شەرایطە بەڵکو هاتە سەر دەرەوە دەنگی ئەوان بێ دەنگێکی ڕووسا دەنگێکی قودرەتمەندی ئەوان بێ دروستە هەموو شتێک لە ناوە ئەبێ بڕێتە پێشەوە. بەڵام دەرەوەی وڵاتوە ئەجوم لە ئاکسیۆنەکان ئەتوانێت پشتە جبهەیەکی زۆر زۆر قەوی بە دڵخۆشکەر بێ بۆ خەڵکی ئێران کە ئەمە بۆ خەڵکی ئێران و ناوخۆ بۆ دەرەوەی ئێران و دنیای جەهانی ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەو ئاکسیۆنانە قسەی خۆمان بەسەرانی دنیا بگەینین کە بابا حتا ئێمە لە دەرەوەی بەڵام بازم دەنگی خەڵکێکین کە لە ناون دەنگی خەڵکەکەی خۆمانی کەهان لە ناوە ئێوەش دەنگی ئێمە ببیسن کاتێککە ئیژین سوپای پاسداران مەسەڵەن با بچێتە ناو لیستی تێرۆریستەکان ئێوە بزانن کە دەلیلی چییە دەلیلی ئەمانەسە ئەم ناڕەزایەتێس ئەم بەحشیگەریسی ئەم جنایەتەیە کە خەریکی ئەیکاوە ئێمە خەریکین ئێژین بە ئێوە وە زۆرێک شتە کاتێک ئێژین جمهوری ئیسلامی سەرانی جمهوری ئیسلامی مەسەڵەن لە فڵانە نشەستای لە فڵانە وڵاتە بە ڕەسمیەت مەناسن کاتێککە ئێژین جمهوری ئیسلامی و تاڵبان و داعش هیچ فەرقێکی نییە هەموویان یەکێکن بە پەیرۆبی خلافەتی محەممەدن دەلیلەکانی ئەمەیە بە ڕەسمیەتی مەناسن ئەو دوو بەچیە هەیە کە هەردووکی زۆر زۆر بەش و تەئسیر گوزارە. بەڵێکانی گیان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر خۆت پێت وایە من شتێکم لێت نەپرسیوە یام ئاماژەت پێ نەکردوە وەکو کۆتایی فەرموو. سپاس بۆ ئێوە گوڵنازی عەزیز شتێکی وانە فقط دۆری دووەمی هەڵبژاردن هەموو کەس ئینتزاری بوو کە بکەیتە دۆری دووەمی هەڵبژاردن ئێمە دووبارە لە پێشە دڵنیام کە خەڵک زۆر زۆر ئاگاتر لەوانەسە کە بڕێتە پای سنوقەکانی دەنگدان فقط هیوادارم شاهدی یەکدانە حماسەیەکی زۆر زۆر گۆرەتر بین بەتایبەت لە کوردستاندا و هیوادارم ڕۆژێک بێت کە ئەم هەموو قودرەتە سازمان بدرێ هەمومان یەکدەنگ بە هێزێکی زۆر زۆر گۆرەوە شاهدی ڕوحانی کۆماری ئیسلامی بین. زۆر سپاس بۆ بانگهێشتی من بۆ بەرنامەکەت گوڵێکیان سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵایەتی. سپاسکانی گام و بەشداری جارێکی تر سپاس بۆ هاوڕێکانی کەرەمپور چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان هەسا بەرنامەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە هەر شاد بژین.